ئێرە گوندی باوزەی لانکەی شۆڕشە ساڵانە بە مەبەستی پتەوکردنی پەیوەندە کۆمەڵایەتەکان هەموو چین و توێژەکانی خەڵکی باوزێ لێرە کۆ دەبنەوە و بەگەشتە سەیران و سەردانیکردنی یەکتر لێک نزیک دەبنەوە و جارێکی تر پەیوەندە کۆمەڵایەتەکانیان نوێ دەکەنەوە. بەهارە گەشتێکە سەرەتا کۆبوونەوەی کۆمەڵێک گەنجی تازە و کۆمەڵی خزمی دوور و کۆمەڵە میوانی تازە و لێرە کۆ دەبینەوە هەموو ساڵێک سەرەتا یەکترناسینە خواردنی کوردەواری ساز دەکەین جلوبەرگی کوردەواری دەپۆشین ئاشتەوایی و تەبایی زیاتر بەرپا دەکەین خزم زیاتر تێکەڵاو یەکتی دەبن ئەو گەنجانە یەکتر ناناسن یەکتر دەناسن و زۆربەی زۆری گەنجەکانمان لە هەندەران خۆیان بۆ ئەو ڕۆژە ئامادە دەکەن و دەگەڕێنەوە بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆشە. خۆشە ئاوا لەو ڕۆژەدا هەموو خەڵکۆ دەبێتەوە یەکتر دەبینین و ئەنجا خواردنی جۆرا و جۆرە ئامادە دەکەن و بریانی و یاپراخ و ئەو جۆرە خواردنانە یەکتر دەبین و خۆشحاڵ دەبن ببینین یەکتر و دیارە خەڵکێک لە هەم لە هەولێرە لە سلێمانیە لە ڕانیە لە قەڵازێ لە هەموویەوە بڵێن دێن لەو ڕۆژە پیرۆزەیدا بڵێن کە یەکی پێنج لێرە کۆ دەبینەوە بەڵام دیارە بە حکومیەوەی و ساڵکە ڕەمەزان بوو خستنە پێنجی مانگ ئەوانەی کە گەنجن تازە پێدەگەن قوربان یەکتریان پێدەناسێنین و خەڵکەکان بڵێ نەحنی یەکتر دەناسینەوە و ئەو جار شتێکی خۆش و کۆبوونەوەیەکی زۆر خۆش و مناسبەتێکی زۆر خۆشە لێرە دەکەنن. بە دروستکردنی خواردنە کوردەواریەکان و جل و بەرگی کوردی گەشتە سەیرانەکەی باوزەکان زیاتر دەڕازێتەوە و خەڵکی ئەم سنوورە پێیان وایە پێویستە نەریتە بەردەوامی پێ بدرێت تاوەکو پەیوەندە کۆمەڵاتەکان کاڵ نەبنەوە. خۆمان ئامادە کردووە و ڕۆژێکی خۆشەوە خزم قەوم خڕ دەبینەوە و زۆر خۆشە لەگەڵ خزمی خۆت و کەسی خۆت کۆ دەبی و یەکتری دەبینی و هەموو ساڵی نوێ دەکەینەوە و وەڵا خۆمان ئامادە کردو بە هەموو شتێک یعنی چمان عەسلی بلێ دەنێن لێرە هەمویان خۆیان حازر دەکەن بۆ ئەو ڕۆژە لەبەرەوەی خەڵکی باوزێ هەمیشە ماندوو بووە هەمیشە بێکەوە لەگەڵ یەکتری ئاش بوون ویستویان ئەو ڕۆژانە نوێ بکەنەوە شتا کۆنەکان. ئێمە ئەو ڕۆژەمان ئێمە لە ڕاستیدا یەکی پێنج ڕۆژی جەژنی کرێکاران ڕۆژی گوندی باوزێمان دەستنیشان کردووە بەڵام بە حکمی ئەوەی جەژن و ڕەمەزان بەسەرداهات تۆزەک دواخراوە کراوەتە پێنجی پێنج ئەگینا بۆ ئەو ڕۆژێ بەڵێ 100% پەیوەندی کۆمەڵایەتی پتەوتر دەبێت لەبەر ئەوەی خزمانی دوور لە شارەکانی قەڵاتزێ و ئەوروپا و ئەوانە بڕوان پێ بکات چەند کەسانێک چەند عایلێک بەتایبەت بۆ ئەم ڕۆژە هاتوونەوە. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بە خۆشحاڵیەوە هەمومان لە گوندی باوزێ کۆبووینەوە ئەوەش وەکو پاراستنی کولتوری کۆمەڵایەتی ئێمە لە کۆنەوە ڕۆژێکمان هەبووە کە خەڵکی گوندەکەمان لە دەشتی باژار کۆ دەبووینەوە ڕۆژێکی زۆر گرنگە چکە لەو ڕۆژەدا کۆمەڵی خەڵک لە شوێنە دوورەکانەوە دێن لە شارەکانی وەکو هەولێر و سلێمانی و ڕانیە و لە زۆربەی ناوچەکانەوە دێن لێرە کۆ دەبنەوە. ساڵانە باوزەکان لە مانجی پێنجدا لە نزیک گوندەکەیان کۆ دەبنەوە و بە سەیرانە گەشت و هەڵپەرچێ و ئامادەکردنی خواردنە کوردەواریەکان و سەردانیکردنی یەکتر پەیوەندە کۆمەڵاتەکانیان بەهێزتر دەکەنەوە. ئەمەش بووە بە نەریتێک لە ناو خەڵکی ئەم سنوورە کە دەیانەوێت بەم سەیرانە گەشتانە ڕێگری بکەن لە کاڵبوونەوەی پەیوەندیە کۆمەڵاتەکان. توانە عومەر، کەناڵی کورسات، گوندی باوزێ.